لە دوای مردنمان دوو ژیان چاوەڕێی خەڵکیە، بۆیە لە دنیادا دەبێ ئەم دوو ژیانەیەکیان هەڵبژێری پێش ئەوەی بمریت. ئەوە نەبێت دوای بڕۆیتە ئەو ژیانە و دووبارە بگەڕێیتەوە بڕیاری کۆتایی خۆت بدەیت، ئەبێ ئەمڕۆ بڕیاری کۆتایی خۆت بدەیت. ژیانی بەهەشتت دەوێت یا ژیانی دۆزەخ؟ ئەهلی بەهەشت خوای گەورە بە خەڵکی بەهەشتمان قبول کات، ئامین. لەگەڵ ئەوەدا لە هەموو ناز و نیعمەتیەکان خوای گەورە دەفەرمێ هەل ڕەضیتم ئەلا ئوعطیکم ئەفضل من ذلك؟ ئەی ئەهلی بەهەشت، ئایا بەو ناز و نیعمەتانەی کە پێتانم بەخشیوە ڕازین؟ و ئایا زیاترتان پێ ببەخشم و لەم ناز و نیعمەتانە باشترتان پێ ببەخشم؟ کە بینینی خوای گەورەیە، کە ڕەزامەندی خوای گەورەیە. ئەوە بە ئەهلی بەهەشت دەفەرمێ هەرچی ناز و نیعمەتێ بەسەریانە ڕەژاندوویەتی لە کۆشک و تەلاری ئاڵتون و زیودان، بێ مشکیلە، بێ خەفەت، بێ هیچ مشکیلەیەک، هیچ ناڕەحەتیەک، هیچ نەخۆشیەک لەگەڵۆشە. ئایا دەفەرمێ شتی زیاتریشتان پێ ببەخشم؟ بەڵام لە بەرامبەردا بە ئەهلی دۆزەخ دەفەرمێ کاتێ دەڵێن ئەی پەروەردگار، دەرمان کە لە دۆزەخ، بمان مرێنە، یەک ڕۆژی عەزابمان لەسەر سووک بکە. خوای گەورە دەفەرمێ ئیخسەئوا فیها ولا تکەلیمون، یەک قسە نەکەن و بێدەنگ بن، قسە نەکەن. سەیری ئەو ڕێزەی ئەهلی بەهەشت کە، سەیری ئەو کەسانش کە لە دنیادا ڕێزی فەرمانی خوایان نەگرت، خوا دەفەرمێ بێدەنگ بن، یەک قسە نەکەن، هەر وەڵامتان نادرێتەوە. جا بۆیە کامیان هەڵدەبژێری؟